ناوم نیگا عیزەتە بەشداریم کرد لەم خولە لەبەرەوەی پێجەکەم لابوو پێجەک پۆستیان کرد و منیش فۆرمێکم پڕ کردەوە و تەلەفۆنیان بۆ کردم هاتم بەشداری خولەکەم کرد حەزم لەبوو ئارەزوویەکی زوومە پێشتریش هەر لە ماڵەوە خۆم هەنێشتم کردووە وەکو کڵاوزەڕم دروست کردووە بۆ خۆم هێلەکەم چنیوە بەستر وەکو دیزایانی دەست ڕەسمکێشان نەمەزانی بەستە هەر خۆم بە سەلیقەی خۆم کردوومە ئێستا حەزەکەم لەم شتە بەشدار بم لەم دەورەیە بەشدار بم لەبەر زیاتر پەرەی پێ بم کارێکی زۆر باشە هیوادارم ئەوەی کە ئارەزووەکە بەشداری بکە ئەمە بێخولێکی تر بێ بەپێی ئارەزووی کەسەکە تاکی کەسەکە هەرێکی و جۆری ئیشێک حەز لێت دیسە من حەزم لەمەیە زۆر کارێکی باشە پێیام ئەوەیە کە ئەگەر بۆیان بکرێ بۆیان بگونجێ بەشداری بکەن هەیە ناتوانێت بەشداری بکە ئەتوان بە ئۆنلاین بەشداری بکە ئێستا من بەپێی ئەوەی 2 ساعت 3 ساعت بەپێی توانای کەسەکە خۆی هەیە حەزەکە بێتە دەرەوە هەیە حەزەکە توانای نییە و بارودۆخی ڕێگە پێ نایە لە ماڵەوە بە ئۆنلاین بەشداری بکە ئادی ئەیبینێ دەستخۆش خولەکەمان چنین و دیزایانی جلوبەرگە ئیتر ئینشاءالله بتوانین بەیەکەوە هەماهەنگی هەمان هەبێ بتوانین ئیشێکی باش بکەین و بۆچی یەکسەر ڕۆستی بۆ ئەمە پولەکە وردەکەژە بێ بکەیت یعنی ئەتوانی تۆ لە ماڵەوە ئیشێکی باش بکەی بۆ خۆ داهاتێکی سربەخۆی خۆتت هەبێ لەگەڵ ئەوەش ئەتوانی تۆ ئیشی ماڵەوە بەجێ بگەێنی ئیشەکانی ماڵەوەش ئەتوانی بکەی ئیشی ئەتوانی دەرەوەشکانی تۆ کە مەجالن نەبێت لە دەرەوە ئیش بکەی لە ماڵەوە بۆ خۆت ئەبیتە خاوەنکاریە زۆر زەڕورە بۆ ئافرەت بۆ پاڵپشتێک لە ماڵەوەش لە ئەتوانی بیتە هاوکارێک بۆ ماڵەوە و بۆ خۆشت دەبی خاوەنکاری خۆت چاڵەکەشی بکە مەڕۆ ناوچاڵ ڕۆقۆ قزەکەی و کردو ئەتوانی بە ڕۆ ناوچاڵەکەش بیکەی کێشە نابێ بەس گرنگەوەی تۆ شێوازەکەی فێربی